ڕۆژباش بینەرانی بیسەرانی کوردستان 24 من حاژە غەفور لەگەڵ هاوکارم سۆڤان فەرمان دووبارە هاتینەوە لاتان بۆ پێشکەشکردنی بڕگەیەکی نوێی پرۆگرامی ڕۆژباش لە کوردستان 24ەوە. من و هاوکارانمان لەگەڵ سۆڤان و هاوکارانی ڕۆژباش کۆمەڵێ بڕگە و بابەتی سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون جگەلەوە پرسە گەرمەکانی ڕۆژ و هەواڵە گەرمەکانی ڕۆژ هەر لە باسی کۆرۆناوە تا دەگاتە کۆبوونەوەکانی پەرلەمان و ئەو بڕیارانەی لەلایەن وەزارەتەکانەوە لە چوارچێوەی پرۆسەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. بەڵێ ڕۆژتان باش و هیوادارم کە لە هەر شوێنێکن شاد و لە ساغ بن. ئەمڕۆ وەک هاژەی هاوکارم باسی کرد کۆمەڵی بڕگە و بابەتمان بۆتان ئامادە کردووە کە هیوادارین لە ڕۆژباشی کوردستان 24 ئەو بڕگە و بابەتانە بن کە بەدڵی ئێوەی بینەری ڕۆژباشی کوردستان 24ەوە. من ئێستا با کورتەیەک لە هەواڵەکان گەرمترین هەواڵەکانی ڕۆژتان پێڕاگەین. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان دووهەم کۆبوونەوەی ئاسایی خۆی لە وەرزی نوێی یاسادانان دەکات. بەپێی کارنامەی کۆبوونەوەکە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەبارەی چەند تەوەرێک دەکات کە دیارترینیان پرسی بە قاچاقکردنی نەوت و پێکاتەکانێتی. تا ئێستا بۆ ئەم وەرزی یاسادانانی پەرلەمانی کوردستان 7 پێشنیازە یاسا لەبارەی پرس و پێشاتەکان ئامادەکراون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت لە 24 کاتژمێری ڕابردوو هیچ حاڵەتێکی ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکراوە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە لە درێژەی ڕێکارەکانی خۆپارێزی وەزارەتی تەندروستی بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەڵمەتی پشکنینی گومان لێکراوانی هەڵگری ڤایرۆسەکە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو پشکنین بۆ 39 هاوڵاتی گومان لێکراو ئەنجام درراوە. هەموو ئەنجامەکان نەگەتیڤ بووە واتە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای نوێ نین. وەزارەتی تەندروستی دڵنیاییش دەداتە هاوڵاتیان کە دوای ڕاگەیاندنی 5 هاوڵاتی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان ئێستا باری تەندروستیان زۆر باشە و جێگیرە بێ ئەوەی پێویستیان بە هیچ چارەسەرێک هەبێت. و ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کۆ دەبێتەوە. پەیامنەری کوردستان 24 لە سلێمانی ڕاگەیاند ئەمڕۆ کاتژمێر 11 سەر لە بەیانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ دەبێتەوە. هەڵبژاردن بۆ کارگێڕی دەکرێت. پەیامنەری کوردستان 24 ڕایشیگەیاند 14 کەس خۆیان بۆ 5 پۆستی کارگێڕی سەرکردایەتی ئەو حیزبە هەڵبژاردووە. نوێنەری نەتەوەیە گرتوەکان لە عێراق ڕایگەاند گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان بەردەوامن. جنین پلاسخارت نوێنەری سکرتێری گشتی نەتەوەیە گرتوەکان لە عێراق لە گوتارێکدا لە بەردەم ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتیدا ڕایگەاند گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا لەبارەی چارەسەرکردنی پرسە هەڵبسێردراوەکان بەردەوامن و چاوەڕوانی ڕێککەوتنی کۆتایی دەکەین. ڕاشیگەیاند پێویستە هاوپەیمانان لە هاوکاریکردنی هێزەکانی عێراق بەردەوام بن بۆ ئەوەی ڕێگا بەگەڕانەوەی داعش نەدرێت. 5 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق تۆمارکرا. وەزارەتی تەندروستی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە کە دوای پشکنین ئەمڕۆ 5 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکراون. ئەوانیش 2 حاڵەت لە پارێزگای واست و 3 حاڵەتی دیکەش لە پارێزگاکانی بەغدا و نەجەف و کەربەلا تۆمارکراون. بەم 5 حاڵەتە ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق بۆ تا 32 کەس. نوێنەری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا ڕایدەگەێنێت ئامادەن هاوکاری تورکیا لە شەڕی ئیدلیب بکەن. جیمز جێفری نوێنەری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا لە سەردانێکیدا بۆ سەر سنووری نێوان تورکیا و سووریا ڕایگەاند وڵاتەکەی ئامادەیە هاوکاری سەربازانی سوپای تورکیا لە شەڕی ئیدلیب بکات. ڕاشیگەیاند ئامانجی تورکیا و ئۆپۆزیسیۆنی چەکدارانی سووریا ڕێگریە لە ڕووداوانی کارەساتی مرۆیی لە ئیدلیب. ئاماژەی بەوەش کردووە داواکانی تورکیا لەبارەی ئیدلیب تاوتوێ دەکەن. وەزارەتی تەندروستی ئێران بڵاوی کردوتەوە 77 کەس بەهۆی کۆرۆنا لە وڵاتە گیانیان لەدەستاوە. علی ڕەزا ڕەئیسی یاریدەدەری وەزیری تەندروستی ئێران با میدیاکانی وڵاتەکەی ڕاگەاند
835 حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا لە سەرتاسەری وڵات تۆمار کراون. ڕاشی گەاند بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 77 کەس گیانیان لەدەستداوە و سەدان کەسی دیکەش لە ژێر چاودێریدان. ئاماژەی بەهۆش کردووە 235 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا چارەسەر کراون. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی ئێران تا ئێستا 2334 کەس لە وڵاتە تووشی کۆرۆنا بوون. بۆ یەکەم جار ترامپ پەیوەندی با سەرکردەی بزوتنەوەی تالیبانەوە کرد. زەبیحوڵڵا موجاهید گوتەبێژی بزوتنەوەی تالیبان لە ئەفغانستان ڕایگەاند دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ عەبدوڵڵا غەنی باردار جێگری سەرکردەی بزوتنەوەکەی ئەنجام داوە و 35 خولەک بە یەکەوە قسەیان کردووە. ڕاشیگەیان ترامپ خوشحاڵی خۆی با گفتوگۆکردن لەگەڵ سەرکردەی بزوتنەوەی تالیبان دەربڕیوە. کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەش کردن. بەڵێ ئەمڕۆ هەر سەبارەت بە ئەو ڕێکارانەی کە لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە گیراوەتە بەر بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا کۆمەڵێک بڕیاری گرنگ دەرچووە کە یەکێک لەوانە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان چەند بڕیارێکی دەرکرد کە هەر لەمڕۆ جێبەجێیەکرێ ئەوانیش بریتین لە یەکەم ڕاگررتنی بەڕێوەبردننی مامەڵەی گشت هاوڵاتیان و بیانیەکان لە بەڕێوەبەتی گشتی هاتوچۆ و ڕەگەزنامە و بەڕێوەبەتەکانی هاتوچۆ پاسپۆرت و ڕەگەزنامە و نشینگەشت لە گشت پارێزگا و ئیدارە سەربەخۆکان تا ڕۆژی یەکشەممە 15/3/2020 ڕایکردنەوەی مامەڵەی هاوڵاتیان دەست پێ دەکاتەوە. دووەم ئەو مامەڵانەی کە سزای دواکەوتنیان لەسرە لە گشت ئەو بەڕێوەبەرایەتیانەی بڕگەی یەکەم دیاریکراون بە بەخشرا و ئەژمار دەکرێن واتە ئەوانەی کە لەو ماوەیە پێویستە سزاکانیان بن لێ بەخشرا و ئەژمارەکرێت. جگەلەوە سێم گشت فەرمانبەرانی ئەو بەڕێوەبەرایەتی کە لە بڕگەی یەکەم دیاریکراون بە سیستمی نیوە بە نیوە دەوام دەکەن واتە ڕۆژێک ناڕۆژێک دەوامەکەن و لە کاتژمێر 8 بەیانیەوە تا 1 نیوەڕۆ ئەو فەرمانبەرانە دەوامەکەن. و هەروەها چوارەم ئەم بڕیارانە تەنیا ستافی بەڕێوەبردننی مامەڵەکان ئەگرێتەوە بەڕێوەبەرەکان و بەڕێوەبەری بەشەکان و ستافی ڕخستنی هاتوچۆی ناوشارەکان و ئێشتگر لە گشت ئەو بەڕێوەبەرەتیانە ناگرێتەوە واتە هەموو ئەو فەرمانبەرانی کە لە بەڕێوەبەتی هاتوچۆ بەتایبەت لە دەرەوەن یاخود بەڕێوەبەرەکان ناگرێتەوە ئەو بڕیارە ئەوان داوامی خۆیانەکەن و بەردەوامن. خاڵی پێنجەم ئەم بڕیارانە لە 4/3 واتە ئەمڕۆ جێبەجێکرێ. ئەمە کۆمەڵێک بلۆ بڕیارانەی کە وەزارەتی ناوخۆ لەمڕۆ بڕیاری داوە لەسەر جێبەجێکردنیان بۆ ئەوەی کە هەمویان ڕێکارن لە چوارچێوەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. پارێزگاری هەولێر بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و بەرژەوەندی گشتی دوو بڕیاری دیکەی دەرکردووە. بڕیارەکانیش کە لە 4/3/2020 واتە ئەمڕۆ تاوەکو 5/2/2020 سەرجەم هۆڵەکان دادەخرێتی ئاهەنگەکان کە ئاهەنگی خێزانی تیادا دەگەڕێت لە سنووری پارێزگاکانی هەولێر و ئاهەنگ بەڕێوە ناچێت و لە 4/3/2020ەوە تاوەکو 15/2 نەزام لەوێ لێم هینە بێت ئۆتۆکیۆ ئەمریۆدی کردووە بەم ژمارەکان سەرجەم 15 بەڵێ 15/3/2020 سەرجەم پێشبڕکێ و خولە وەرزشیەکانی کوردستان و عێراق لە هۆڵە داخراوەکان و گۆڕەپانەکان و ئەو کوشێنانی کە کراون لەسەر سنووری پارێزگای هەولێر بەبێ جەماوەر بەڕێوە دەچن و لە ڕاگەندراوەکەدا کە هاتووە پارێزگاری هەولێر باس لەواکات بە پێی دۆخەکە و ئەگەری پێویستی ئەگەر پێویستی کرد ماوەکە درێژەکەنەوە واتە ئەگەر کاتەکە پێویست کات زیاتر لەو مەودایی پێ ئەدەن. بەڵێ هەر سەبارەت بەو ڕێکارانش ئەمڕۆ دەستەی ژینگە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە بێت سەبارەت بە ڕێکارەکان لە ڕووی ژینگەیشەوە چ ڕێکارێک گیرێتە بەر بۆی کە ڕێگری بکرێت لە ڤایرۆسی کۆرۆنا کە ئەوەش گرنگە جگە لە خۆپارێزی خۆمان و ژینگەش سێکتەرێکی گرنگە بۆی کە بتوانین چۆن لە ژینگەیەکی پاکە بمێنینەوە و دووچاری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا نەبین. بەڵێ
یەکێتی تۆپی پێی کوردستان ئامادەبوونی هاندەرانی لە یاریەکان قەدەغە کرد. یەکێتی ناوەندی تۆپی پێی کوردستان لە ژێر ڕۆشنایی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بڕیاری داوە. هەموو یاریەکانی خولی نایابی کوردستان بەبێ ئامادەبوونی هاندەران بەڕێوە دەچێت. یەکێتی تۆپی پێی کوردستان ئاماژەی بەوەش کردووە بەڕێوەچوونی یاریەکان بەبێ هاندەر لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیانە و نامانەوێت لە ڕێگەی وەرزشەوە ئەم ڤایرۆسە بڵاو ببێتەوە. بێگومان لە هەموو بەشەکان وەکو دوێنێش ئاماژەمان پێەیە کە هەموو ئەو شوێنانی پەیوەندی بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانەوە هەیە ئەم ڕێکارانە گیراوەتە بەر ئەمە دوودڵی لای هاوڵاتیان دروست ناکە تەنها ئەوەیە کە دڵنەوەی ئەیەتە هاوڵاتیان یاخود لای هاوڵاتیان ئەو ئارامیە ئەبەخشێکە ئەزان لەو شوێنانە قەرەباڵغی دروستە بێ بەڵام بەهۆی ڕێگریکردن لەوانەوە دوورە بین لە نەخۆشکەوتن یاخود لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هەموو ئەم ڕێکارانە بۆ ئەوەیە ئەگەرنا دوای ماوەیەکی دیکە کە دۆخەکە ئاسایی بۆ هەموو ئەو چالاکیە وەرزشیانە یاخود هەتا کۆبوونەوەکان هەتا نوێژی بە کۆمەڵ هەموو ئەمانە وەکو خۆی بەردەوامە بێتەوە چەندە دوێنێ لیژنەی فتوای هەرێمی کوردستان ڕایگەیان کە نوێژی هەینی ڕناگیرێت بەڵام ئەبێ هاوڵاتیان زیاتر ئاگاداری خۆیان بەستەنها کاتی وتارەکە کەمتر دەکرێتەوە کاتی وتاری نوێژی هەینی بەڵێ هەروەک بەسمان لێوە کرد ئەمانە کۆمەڵە ڕێکارێکن کە دەگیرێتە بەر بۆ بەرگریکردن لە بڵاو نەبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. میوزیسیانێکی کورد کە ماوەی 19 ساڵە خزمەت بە هونەری کوردی دەکات بە ئامێرێک کا کۆکراوەی ئامێری سونەتی و فۆلکلۆرەکانە بەرهەمێکی دیکەی خستۆتە سەر خەرمانی هونەر و گۆرانی فۆلکلۆری کوردی. ئامێرەکان ناوی ناوە یار وەک وەفایەک بۆ ئامێری تەمبور کە لە سەردەمی یارسانەکاندا دروست کراون تا ئێستا کورد وەک ئامێری ڕەسەنی خۆی بەکاریهێنێت کە لەم پاکێجە پێکەوە بینەری دەکات. یار کۆکراوەی ئامێری تار و سێتار و بەشێک لە ئامێرە سونەتیە ڕۆژهەڵاتیەکان بەڵام بە دەنگ و سەدایەکی کوردیەوە ئاوێتەی هونەری فۆلکلۆری کوردی دەبێت. جیاوازی یار لەگەڵ ئامێرەکانی ترە یار لە ڕووی پەردەوە پەردەی زیاترە لە ئامێری تەمبور لە ڕووی سیمەوە سیمەکانی زیاترە لە ڕووی فینگەرەوە یاخود بڵێن دەستکەکەی گەورەترە و پانترە بۆ ژەنین خۆشترە باریک نییە پەنجەکان هەمووی لەسەری هەڵە سوورێت زۆر بە وردی و بە جوانی و حەجمی دەنگی حەجمی بەرزترە توانای ژەندنی کۆردی هەیە توانای ژەندنی سۆڵۆی هەیە هەموو ئەم توانانی هەیە. بیرۆکەی دروستکردنی ئامێری یار بۆ تەمبوری یارسانەکان دەگەڕێتەوە کە لە ناو یارسانەکان بە ئامێرێکی پیرۆز دادەنرێت. یار لە یارسانەکانەوە یار بەمانای هاوڕەیە کە هەمیشە لەگەڵ مایە لە هەر شوێنێک بم لەگەڵ مابێ و دواتر کچەکەم کە ناوی یارە ئەم سیانم کۆ کردووەتەوە هەرسێکیان لە ناویە ئەو ناوم هەڵبژارد بۆ ئەم ئامێرە و هەستەکەم ناوێکی گونجاوە. لە نێو دەقی شعری شاعیرانی کوردیش گرنگی زۆر بە ئامێری میوزیکی دراوە بە تایبەت سونەتیەکان هەروەک مستەفا بەکی ساحب قڕان دەڵێت سەدای سنتورە کە لەم گەرمە ئەم شەو چریکەی بانگی دڵ بێ شەرمە ئەم شەو. لە ڕاستیە ڕەنگە بڵم 8 ئامێرمان دروست کرد تاکو و گەشتینە ئەوەی ئەم دەنگەمان هەڵبژارد و ئەم دیزاینەمان هەڵبژارد. من سەرەتام ئامێرە بۆ حەزی خۆم دروستم کردووە و ئەو تەجروبانەی کە لە ئامێری تار و سێتار و ستارباس و سێتارباس و ئەوانە کە هەبووە
کۆم کردوەوە کە لێرەیە ئامێرێک دروستکەم کە ئامێرەکەم ناوێکی تازە بێ، بەڵام وەکو وتم دروستکردنی ئامێرەکە کۆکردنەوەی لە چەند ئامێرێکی تر ئەمەم پێکهێناوە. نزار زێوەی ماوەی 19 ساڵە خزمەت بە هونەری کوردی دەکات. بە دروستکردنی ئامێری یار بەرهەمێکی دیکەی خستە ناو خەرمانی هونەری کوردی تا دڵخوازانی هونەری ڕەسەنی کورد بێبەش نەبن لەو ئەترەی کە لە ڕێگای ئەم دەنگەوە بەر ڕۆح دەکەوێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بەڵێ ئەنجومەنی شارەوانیەکان بە پەیڕەوێکی نوێ پێک دەهێنرێتەوە. لە چوارچێوەی پرۆسەی چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار جارێکی دیکە ئەنجومەنی شارەوانیەکان بە پەیڕەوێکی نوێ پێک دەهێنێتەوە. بە پێی پەیڕەوی نوێی ئەنجومەنی شارەوانیەکان، ژمارەی ئەندامانی ئەنجومەنی شارەوانیەکان لەسەر بنەمای پلەی شارەوانیەکان دیاری دەکرێت. هەروەها بە ڕێژەی لە 75 ئەندامانی ئەنجومەنی شارەوانیەکان لە سەرۆکی فەرمانگە حکومیەکانی ناوشار و شارۆچکەکانە بێ و لە 125ەکەی دیکە لە نوێنەرانی ڕێکخراوە ناحکومیەکان و سندیکا و ڕێکخراوە پیشەیەکانە بێت. هەرچەندە ئەنجومەنی شارەوانیەکان لە ساڵی 2001 تا ئێستا دیاری یاخود پێک نەهێنراوەتەوە، ماوەیەکی زۆری بەسەرا تێپەڕیوە، ماوەی یاسایی تێپەڕاندووە، بۆیە بڕیاردرا کە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بە نووسراوێک کە ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانی کردووە دووبارە ئەو ئەنجومەنانە پێک بهێنرێتەوە کە زیاتر لە 175 شارەوانیە کە هەمویان ئەبێت لە وەکوتم لە 175 بۆ سەرۆکی فەرمانگە حکومیەکانە بێ و لە 125ەکەشی بۆ ناحکومیەکان و ڕێکخراوەکانە بێ. بۆیە بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری خەسرۆ کەمال بریکاری وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارمان کردووە کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمان دەبێت. ڕۆژ باش کاک خەسرۆ، ڕۆژێکی باشت هەبێ، پێمان بڵێ کە پێکهێنانی ئەم شارەوانی پێکهێنانی ئەنجومەنی شارەوانیەکان لە چیەوە سەرچاوی گریاخود لەسەر چ بنەمایەک پێکهێنرێتەوە؟ بەڵە خۆی بەپێی یاسای بەڕێوەبردننی شارەوانیەکان کە لە ساڵی 1990 دەرچووە لە پەرلەمانی کوردستان، یاسای ژمارە 6 دیاری کراوە کە ئەنجومەنی شارەوانەکان پێکە هێنرێ بۆ ئیدارەدانی شارەوانەکانی هەرێمی کوردستان. بێگومان لەو یاسایە پێشتر ئەنجومەنی شارەوانەکان دیارێکرا لە ڕێگەی هەڵبژاردنەوە، بەڵام ئەو یاسایە هەموار کرا بەپێی یاسای پارێزگاکان کە دیاری کراوە ئەنجومەنی شارەوانەکان بە هەڵبژاردن نابێ، بەڵکو ئەنجومەنی پارێزەکان ئەنجومەنەکانی شارەوانی دیاریەکە. لەبەرەوە پەیڕەوێکی بۆ دانرا، چکە لە یاساکەی پارێزەکانە ئاماژەی پێراوەکە و پەیڕەوێک ئەو ئەنجومەنە دیاریەکرێ. پەیڕەوەکە پێشتر دانرا بوو، هەنێ کەم و کوڕی هەبوو، لەبەرەوە جاری کە هەموار کرایەوە پەیڕەوی ژمارە 2 ساڵی 2019 دەرچوو بەپێی ئەو پەیڕەوە پێکهێنانی ئەنجومەنی شارەوانەکانی تیا دیاری کراوە. بەڵێ ناوەڕۆک و میکانیزمی پەیڕەوی نوێی ئەنجومەنی شارەوانیەکان لەسەر چ بنامایەکە بێت، چۆن دەبێت؟ بنەمای پێکهێنانی ئەنجومەنی شارەوانەکان دیاری کراوە لەسەر بە مشارەکە پێکردنی سەرۆکی فەرمانگەکانی فەرمانگە خزمەت گوزاریەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ مشارەکە پێکردنی ڕێکخراوە پیشەیی و سندیکا و ڕێکخراوە ناحکومیەکان. لەبەرەوەی کێشە و گیرروگرفتەکان لە ئیدارەدانی شارەکانە هاوبەشە لە نێوان فەرمانگەکان و لەگەڵ لە نێوان ڕێکخراوە پیشەیەکان کە نوێنەری خەڵکن زیاتر. لەبەرەوە ئەم پەیڕەوە کە دانراوە بە شێوەیە کە زۆر لە کێشەی هاوڵاتیان و لەگەڵ فەرمانگەکان کە کێشەکانیان هاوبەشە چارەسەرەکە. بۆ نمونە لە شارێکە ئەبینی کە کاتێک پرۆژێ جێبەجێەکرێ کێشەی هاوبەشەیە لە نێوان فەرمانگەی کارەبا، شارەوانی، ئاوەڕۆ، ئەمانە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکانە ئەمانە هەمووی کۆ ئەبێتەوە. کاتێکە سەرۆکی ئەم فەرمانگانە لە ئەنجومەنێکە دائانیشن، بێگومان چارەسەری کێشەکان و ڕێگرێکا وەشەکان ئەوانە بە زووترین کات چارەسەرەکرێ. و هەمان کاتە داواکاری هاوڵاتیان لە شارەوانی و لە دەستگاکانی حکوومەت زووتر ئەگا لە ڕێگەی نوێنەرایەتی ڕێکخراوە پیشەیەکانە، وەکو مامۆستایانە، وەکو ئەندازیارانە، ئەمانە زووترە کاتە دەست حکوومەتی هەرێمی کوردستان.
بەڵێ کاک خەسرۆ ئەو هەیکەلە نوێی کە داتانناوە ئایا چۆنە بێ لە پێکهێنانی ئەنجومەنی شارەوانیەکان بە هەمان شێوەی 20 ساڵی ڕابردووە بێ یاخود هەیکەلێکی نوێ گۆڕانکاریەکی تایە؟ هەیکەلەکە لەسەر ئەساسی ڕێژەیە بۆ ڕێژانی کە دیاری کراوە بۆ هەموو شارەوانێک لە سا 75 نوێنەرایەتی سەرۆکی فەرمانگە خزمەت گوزارەکانە بێ و لە سا 25 نوێنەرایەتی ڕێکخراوە پیشەیی و سندێکەکانە بێ. لەبەرەوە ئەبینین کە ئەنجومەنێکی بۆ نمونە شارەوانەکانی پلە تایبەت یان پلە یەک یان پلە تایبەت پێ ژمارەی ئەندامەکانی بەو ڕێژەیە جێ ئەکرێتەوە. شارەوانی هەولێر مەسەرەن ژمارە ئەندامەکانی بەپی یاساکە دیاری کراوە حەڤە ئەندامە لەو حەڤەیە لە سا 75 کاکاتە 13 ئەندام سەرۆکی فەرمانگە حکوومیەکانە بێن ئەمێنێتەوانە چواری کە نوێنەرایەتی ڕێکخراوەکانەکەن بە هەمان شێوە شارەوانەکانی لە نایاب کە مرکزی پارێزەکان ئەگرێتەوە سلێمانی دهۆک هەڵەبجە کەلار ڕانیە ئەمانە بە هەمان ڕێژەکە ژمارەیان 13 دیاری کراوە لەو 13 لە سا 75 کە دەکات ئەوە نوێنەرایەتی سەرۆکایەتی فەرمانگەکانەکات و سێدانەی نوێنەرایەتی سندیکاکانەکە بە هەمان شێوە بۆ پلەکانیکەیە دەخوارەوە بۆ نۆ ئەندام ئەنجومەنی بۆ پلە یەک و دوای بێ بە حەوت بۆ پلە دوو بۆ شوێ بۆ قەزا و ناحیەکان. بەڵێ کا خەسرە و جەنابەت باس لەوە کرد کە لە 1970 ئەو کەسانە کە هەڵدەبژێرێن بەرپرسی فەرمانگەکانن لە 1925ەکەی دیکەشی کاری ڕێکخراوەیی دەکەن لەسەر چ بنەمایەک ئەمان هەڵەبژێرن و ئەبێت ئەو کەسانە چۆن هەڵبژێرێن و چۆن دیاری ئەکرێن؟ بێگومان دیاریکردنەکە لەلایەن ئەنجومەنی پارێزگاوە بێ بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی بە پێشنیار لەلایەن وەزارەتی شارەوانی ئێمە بە نووسرای فەرمی وەزارەتی ناوخۆ پارێزەکەمان ئاگادار کردوێتەوە کە ئێمە پێمەوە باشە کە ئەو فەرمانگانەی نوێنەرایەتی یەکەن فەرمانگە خزمەت گوزارەکانە بێن کە کێشیان هەیە بەردەوام لەگەڵ شارەوانی یان کارەکانیان هاوبەشە بۆ نمونە فەرمانگەکانی هاتوچۆ بۆ نمونە و لەبەر هاتوچۆی ناو شار فەرمانگەکانی گشت و کاڵ کە عیلاقەی هەیە بە کوژانەوەی زەوی و قەرەبووی ئەو کەسانێک کە خاوەن نافن فەرمانگەی مەسەلەن ئیستیسمارە بەڕێوەبەرایەتی هاتوچۆیە وتمان بەڕێوەبەرایەتی پەروەردەیە بەڕێوەبەرایەتەکانی کە ناو شاران کە زۆر فەرمانبەریان هەیە و کێشەکان و کێشە و گیورۆگرفتیان هەیە وەکو فەرمانگەی بەرگری شارستانی فەرمانگەکانی ڕێگاوبان ئەمانە هەموو نوێنەرایەتیانە بێ پێ ژمارانی کە دیاری کراوە ینی فەرمانگە خزمەت گوزارەکانی کە ئەوانیش خزمەت گوزاری پێشکەشەکەن نەزمنی نەخشەی بنەڕەتی شارەکانە و کێشەکانیان پرۆژەکانیان هاوبەشە لەگەڵ شارەوانی ئەوانە نوێنەرایەتەکەن ینی بنەماکە چییە بناوەکە کاری هاوبەشە لێنانەوەن ئەم فەرمانگایان لەو پێش زۆری فەرمانگەکان ئاگاداری یەکتری نەبوون کێشە و گیر و گرفت دروستە بوو لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکانە کەم و کوڕی ئەبوو کاتێکە شارەوانی هەڵەستا بە دروستکردنی پرۆژەیەک فەرمانگەی کارەبا ئاگاداری ئیشەکان نەبوو تەنسیق نابوو یان پەروەردە پێویستیەکانیان لە مەکتەب و تەندروستی پێویستەکانیان لە خستەخانە و بنکەی تەندروستیەکان ئەمانە ئاگاداری یەکتری نەبوون لە تەرخانکردنی زەویە لە دابینکردنی شوێن بۆ ئەو پرۆژانی کە وەزارەتەکانی کە دروستیەکان ئێستا کە نوێنەرایەتیان ئەبێ لە ئەنجومەنی شارەوانیە بێگومان ئەو زۆر لەو کێشانە هەر لەوێ چارەسەرەکرێوەک لایەکرێتەوە. بەڵێ باستان لەوە کرد کە باسی ئەو هەماهەنگیەتان کرد باسی ئەوتان کرد کە بۆ ڕایکردنی کێشی هاوڵاتیان و کارەکانیانە کە ئەو ڕێژەی دانراوە لە 1975 بۆ سەرۆکی فەرمانگە حکوومیەکانە لەگەڵ ئەوەشدا لە 1925 دانراوە بۆ سەرۆکی ڕێکخراوەکان و سندیکاکان ئەی ئامانج لە دانانی ئەوان چییە؟ ئامانج گەیاندنی داخوازی هاوڵاتیانە یەکەمین دوهەمینیش ئەوانیش بە پێی پسپۆری ئەوانیش پەیوەندیان هەیە بە کاروبارەکانی ڕێخستنی شارەوە بۆ نمونە یەکێتی ئەندازیارانی کوردستان کە نوێنەرایەتیان ئەبێت لە ئەنجومەنی شارەوانەکان ئەو نەخشانەی کە دروست دەکرێت بۆ پرۆژەکان ئەمە ئەزانی کە پرۆژە لەسەر مستەوای زۆر لەلایەن ئیستیسمارەوە بێ لەلایەن حکوومەت خۆیەوە بێ لەلایەن هاوڵاتیانەوە بێ خانوبەرە بێ ئەمانە هەمووی ئەو نەخشانە ئەبێ پەسەند بکرێت لە لایەن یەکێتی ئەندازیارانەوە یان سندیکای ئەندازیارانەوە ئەوان لایەنێکن کە
مەسئولێتێکی زۆر ئەکەوێتە سەرشانیان لەبەرەوە بێ نوێنەرایەتیان هەبێت لە ئەنجومەنی شارەوانیەکانە بۆی لە بابەتەکانی دیزایانی پرۆژەکان دیزایانی خانوبەرە دیزایانی ڕێگاوبانەکان ئەمانیش دەنگیان هەبێت و کێشەکانیش بەشێکی لای ئەوان و چارەسەرەکرێت بۆ نمونە ڕێکخراوی یەکێتی ژووری بازرگانیەکان و مستەسمیرەکان ئەوانیش نوێنەرایانە بێ لەبەرەوانیش کێشۆگی ڕووگرفتیان هەیە ئەوانیش پرۆژیان هەیە ئەوانیش بەشێکن لە پرۆژەکانی حکوومەت شەریکن لەگەڵ حکوومەتە لە بنیادنانی ئەم وڵاتە لەبەرەوەی ئەوانیش نوێنەرایانە بە هەمان شێوە بۆ سندیکاکانی کە بۆ یەکێتیەکانی کە وەکو یەکێتی مامۆستایانە ئەمانە کە نوێنەرایەتیان ئەبێت بێگومان دەنگی خۆیان و دەنگی هاوڵاتیانیش و پێویستەکانی وڵاتی شەگەن دەمی شارەوانی. بەڵێ کاک خەسرە و سەرەتا کە ئەنجومەنی شارەوانیەکان بڕیاردرا کە پێک بهێنرێت لەبەرەوە کە ڕۆتینی ئەنجومەنی پارێزگاکان کەم کاتەوە یەکێک لە سەرەکی ترین خاڵەکانی ئەوە بوو و ئەمە دووهەمین باڵێن دووهەمین خول لە ئەنجومەنی شارەوانەکان تێپەڕیوە. ئایا ئەم جارە کە ئەنجومەنی شارەوانەکان پێک دەێنێتەوە دیسانەوە هەمان ڕۆڵی دەبێت یا جیاوازیەکی دەبێت چۆن کاری تێدەکەن ئەم جار؟ خۆی ئەنجومەنی شارەوانی جێگرەوەی ئەنجومەنی پارێزگانیە ئەنجومەنی شارەوانی پێشتر پێش دەرچوونی یاسای پارێزگاکان بە یاسادام پێکهێنراوە لە ساڵی 1993 یاسای پارێزگاکان لە ساڵی 2009 دانراوە ئەنجومەنی شارەوانی کارێکی هەیە و ئەنجومەنی پارێزگاکان کارێکی کەی هەیە ئەمانە تەکمیلەی کارەکان یەکتریەکەن بێگومان وەکو باسمان کرد بەپی یاسای بەڕێوەبردنی شارەوانیەکان ئەوای کولی 4 ساڵ جارێک هەڵبژاردن کرایە بەڵام هەڵبژاردنەکان نەکرا هۆکارەکان زۆرە هەرچەندان ئەنجومەنی شارەوانەکان بەردەوام داوایان کردووە کە هەڵبژاردن بکرێتەوە بەڵام دوجار بڕیاریراکە هەڵبژاردن نەکرێت و پێی دانان بێت بە پێی تەوافق بکات لەگەڵ یاسای پارێزگاکانە کە لەلایەن ئەنجومەنی پارێزگاکانەوە کولی 4 ساڵ جارێک بە هەمان شێواز ئەنجومەنی شارەوانەکان پێک بهێنرێتەوە ئەوە ئەبێ پێڕەو بکرێت و لەبەر ئەوەی مەسەلەی هەڵبژاردن نیە بڵێ کێشەی تەکنیکی هەبێ یان ڕێگریەکی تەوافقی سیاسی هەبێ ئەمانە کارێکی صرف کاریێڕی ئەبێت ئەنجومەنی پارێزگاکان خۆیان لە سەرۆکی فەرمانگەکان و لەگەڵ ئەو نوێنەرایەتی سندیکا و ڕێکخراوەکان پێشی هێنن. باشە کە ئەو ئەنجومەنە پێکهێنرا ئایا دەسەڵاتەکانیان چییە بێت توانای لێپرسینەوەیانە بێت؟ بێگومان دەسەڵاتەکانی ئەنجومەنی شارەوانی بە هەمان دەسەڵاتەکە لە یاسای بەڕێوەبردنی شارەوانەکانە دیاری کراوە چونکە لە پەیڕەوەکە تەکی دەکاتەوە لەسەر یاسای بەڕێوەبردنی شارەوانەکان و بە هەمان شێوە لە یاسای پارێزەکانی تەکی لەسەرەوەکاتەوە هەمان ئەرک و واجباتی ئەنجومەنەکانی شارەوانی ئەوێ کە لە یاسا کۆنەکە دانرابوو بۆ ئەو ئەنجومەنانەی کە بە هەڵبژاردن دیاریەکرێن دەسەڵاتەکانیان تەمان ئەنجومەنی شارەوانی پێش هەموو شتێک بە دوواداچوون و چاودێری ئیشەکانی شارەوانیە و ئەو ئەنجومەنە بڕیار ئەدا بڕیاری زۆر ئەیە بەپێی یاساکە لەسەر کار و بار و پرۆژەکان و پێویستەکانی شارەوانی ئیفرازی زەوی تەوحیدکردنی زەوی تەرخانکردنی زەوی بۆ پرۆژە هەمە جۆرەکان ڕێگەدان بە دروستکردنی پێویستەکانی خەڵک لە پارک و باخچە و شوێنی خۆشگوزەرانی لە قاع و مەساریح و مەسابح و ئەمانە کە هەموو یاساکە هاتووە ئەوەی کە پەیوەندی هەبێ بە چارەشەکانی کاسکار و کاسبی و دابینکردنی شوێنی کار و شوێنی پیشەوەران و ئەمانە هەمووی ئەنجومەنی شارەوانی دوای دراستکردنی بڕیاری لێیە ئەم بڕیارانە بڵاوە کرێتەوەنە لە وەسایلی ئەعلامە ینی ئەوانە کە نووسراوبێ یان بینراوبێ ئەوە هاوڵاتیەکان بۆی ئاگادار بنتوان کە اعترازی لەسەر بگرن ئەرک و چالاکیەکانی و ئەم مەهامەکانی ئەنجومەنی شارەوانەکان زۆرەکە بە یاسا دیاری کراوە ئێستا چاوپێکۆتێکیوە حەسر نابێ بەڵام ئەرکەکانیان یەکەمین چاودێریە پێشە شتێ دوای ئەوە متابعی پرۆژەکانە و پێشنیاری پرۆژەکانە و ڕێخستنی حیاتی هاوڵاتیانە لە زمانی نەخشەی بنەڕەتی شار و شارشت. بەڵێ کاک خەسرە و هەمومانەوە زانین هەر ڕێکخراوەیەک یان هەر دەستگایەک هەر ئەنجومەنێکە لە ڕێ هەڵبژاردنەوە هەڵدەبژێرێک دەستەکا بەکار سەنگێکی خۆی هەیە. ئایا ئێوە ئەم ئەنجومەنە هەر لە بینای باڵەخانەی شارەوانی دەبێت یاکو دامەزراوەیەک بە تەنیا کار دەکات و لەناو ئەو باڵەخانەیە نابێت؟ نەخێر هەر لە هەمان باڵەخانە ئەبێت
هەر پێویستی شەوە هاوێ لەبەر ئەوەی ئەنجومەنەکە ئەنجومەنێکی تەشریعی نییە یاسادانانە ئەنجومەنێکی زیاتر ڕقابی و لەگەڵ تەنفیزیە تێکەڵە سەرۆکی شارەوانی بەپی ئەم پێڕەوە سەرۆکایەتی ئەنجومەنەکە کە لەو پێش ئەمە نەبوو لەبەرەوەی جهەتی جێبەجێکار و لەگەڵ جهەتی ڕقابی بە هەماهەنگیان هەبێ لە بینە بۆی باشتر پرۆژەکان و ئەرکەکان جێبەجێ بکەن لە هەمان شوێنە بن چونکە بێ نزیک بن لە ئەوەلیات ینی بڵێن سەرەتاکانی بابەتەکان و ئزبارە و لەبەرەی لە کۆبنەوەکانە زۆرجار پێویستیان بە پێی پێڕۆکەش دیاری کراوە کە پێویستیانە بێ کە خەڵکی کە بانگێشکن لە دەروی ئەنجومەنەکە لە سەرۆکی بەشەکان لە فەنیەکان لە مەساحەکان لە ئەندازیارەکان یان هەر فەرمانگەیەکیەکە کە پێویستکە کەسێکی ئیسیشارەی پێ بکەن لەبەرەوە شوێنەکە یەکو خۆی منێتەوە و شوێنی تایبەتەیە بە ئەنجومەنەکە لە بینای سەرۆکایەتی شارەوانەکانە کە قاعەیەکی تایبەتە بە ڕێزان ئەندامانی ئەنجومەن و هەر کەسە و ژووری تایبەتی خۆیەوێت. بەڵێ بەپێی نووسراوەکەی وەزارەتی شارەوانی بێکە نردوێتی بۆ وەزارەتی نەوخۆ داوای کردووە کە تا مانگی سێ هەموو ڕێکارەکان تەواو بکرێ و کارەکانی بە زووترین کات جێبەجێ بکرێ پێت وایە بەو کاتە زووە بەو ماوە کورتە ئەو کارانە جێبەجێ بکرێ و پێکهێنانی ئەنجومەنەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە کاتێکە ئەم مانگە زۆربەی پشووە. باڵێ وی ئەگەر ئیشی ڕاستی لەسەر بکرێ بەڕاستی تەواو بۆ ئیشەکان چونکە ئێمە لە نووسراوەکە کە ئاڕاستەمان کردوون دوو لیستمان نردووە لیستێک بە پلەی شارەوانەکانەوە لیستێکی کە بە پێی پۆڵینکردنی شارەوانەکان تحدیدمان کردووە چ دائیرەیە ضروریە چ نوێنەرایەتیە ضروریە بە ناو نووسیمانە بۆیان تەنها کۆبوونەوەی ئەنجومەن ئەمێنێت ئەنجومەنی پارێزگاکان و بڕیاردان لەسەر ئەو اقتراحاتەنەی ئێمە ئەگەر گۆڕانکاریەکی بەسییتیان بێ ئەتوان گۆڕانکاری لە یەک دوو نوێنەرایەتیە بکەن بۆ نمونە ئێمە داوامان کردەوە مەسەرن ئەنجومەنی شارەوانی سلەیمانی پێک بێت لە بانی خوارەوە یەکەمی سەرۆکی ئەنجومەنەکە سەرۆکی شارەوانی پێڕۆکە ئەندامەکان داوامان کردووە کە بەڕێوبەری گشتی کشت و کاڵە بەڕێوبەری هاتوچۆیە بەڕێوبەری تۆمارکردنی خانوبەرەکان ئەمانە بێتە ئەندامن لە ئەنجومەنەکە نوێنەرایەتی بە هەمان شێوە ڕێکخراوەکانمان دیاری کردووە ئەتوانێت ئەنجومەن بە یەک کۆبوونەوە یان بە دوو کۆبوونەوە لە دوو ڕۆژات بڕیان لەسەر ئەمە بە ئایا ئەمە بەدڵیانە ئەگەر بەدڵیانە سەر تەزیقێکەکەن و ئەبێ بڕیار ئەگەر بەدڵیان نەبوو دانێ بگۆڕن لەم نوێنەرایەتیانە ئایا ڕێکخراوە حکومیەکان ڕێکخراوەکان بێ یان نوێنەرایەتی سەرۆکەکانی فەرمانگەکان بێ ئەمانش ئەتوان گۆڕانکارێکی تیا بکەن مەسەن پیان باشە فەرمانگەیەکە کە نای نەهاتوە لەو ئەنجومەنە فەرمایی کە داخل بکەن لە شوێنی فەرمانگەیەکە ئەمە قابلە مناقەشە بکرێت و براری لەسەر بێرێ وابزانم بە کۆبنەوەیەکە دوانە ئەگەر نیەت ساف بێ توانێت جێبەجێ بکرێت. باڵێ زۆر سپاس بەڕێز خەسرە و کەمال کە بریکاری وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە ئەستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت. سەرچاو ساز بێوەش. بەڵێ ئێستش بەیەکەوە بینەری کەشوهۆی شارەکانی کوردستان دەبین.
بەڵێ ئەویش کەش و هەوای کوردستانمان بوو کە زۆربەی شارەکان خۆرەتایەکی خۆش بوو و ئەمە دڵخۆشی ئەومانەداتێک کە بەرزبوونەوەی پلەی گەرما مەترسی زیاتر بڵاوبوونەوەی کۆرۆنامان لە کۆڵەکاتەوە. سەرۆکی کۆمەڵەی هۆتێلەکانی سنا ڕەتی دەکاتەوە تووشبووانی کۆرۆنا لە هۆتێلەکان کەرەنتی کرابن. عەبدولحەمید حەمیدی سەرۆکی کۆمەڵەی هۆتێلەکانی سنا بە میدیاکانی ئێرانی ڕاگەیاندووە هەموو هۆتێل و مۆتێلەکان بە پێی یاسا و ڕێنمایەکانی ئەوان مامەڵە دەکەن و بە پێچەوانەوە هەر خاوەن هۆتێلێک کار بکات بەسەردا سزای بەسەرا جێبەجێ ئەبێت. وڕاشی گەیاند هیچ توشبوویەک بە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری قوم لە هوتێل و مۆتێلەکانی سنا نەخەوێنراون یان کەرەنتی کرابێتن. ئاماژەی بەوەش کردووە تا ئێستا هیچ حاڵەتێکی گومانی توشبوون بە کۆرۆنا لە ناو هۆتێلەکانی سنا تۆمار نەکراون و کارمەندان و ستافی هۆتێل و مۆتێلەکانیش ڕاهێنانی تایبەتیان پێکراوە. بەڵێ سۆڤان تا ئێستا ئەو وڵاتی کە زۆر دوورە لە کۆرۆناوە کۆریای باکوورە. بەڵێ کۆریای باکوور تا ئێستا هیچ حاڵەتێکی ئەوەی تیا تۆمار نەکراوە ڤایرۆسی کۆرۆنا بۆ پێی کە هاتوو چۆی سەفارەتی ئەو وڵاتە زۆر کەمە. هاوڵاتەکانی بەحکمەوەی کە کیم جۆن ئۆن سەرۆکێکی تا ڕادێگنە زۆر دیکتاتۆرە لەبەرەوە هەر لەگەڵ دەنگۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ڕێوشێنی زۆر توندی گرتوۆتە بەر کە ناڵێ کە سەفەر کا و کەسیش بێتە وڵاتەکەیەوە بۆی کە ڕێ لە ڤایرۆسەکە بگرێت. ئەو بەبێەوەی کە کۆرۆنا هەبوو بێت و یان هەر مەترسێکی ترە بێت هەموو شتێکی چارچێوەدار کردبوو جا ئێستا کۆرۆناش بەڵێ. هەر لە ڕۆژهەڵاتی کوردستانە مێنینەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا مۆزەخانەکانی سنە پاک دەکرێنەوە. ئیسماعیل مەریوانی بەڕێوەبەری فەرهەنگ و گەشتیاری و پیشەیی دەستەی سنە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕایگەیاند لە پێناو ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەموو فەرمانگەکانی سەر بە بەڕێوەبەرایەتیەکەیان و مۆزەخانەکان پاکراونەتەوە. ئاماژەی بەوەش کرد هەرچەندە سەردانی مۆزەخانەکان بەردەوامە خەڵک بە شێوەیەک هەر یەت و ئەڕوا بە شێوەی گروپ بەڵام قەدەغە کراوە و کەس ناچی ئێستا بەڵام هاوڵاتیان دەتوان بە شێوەیەکی تاکە کەسی سەردانی مۆزەخانەکان بکەنواتە خەڵک ئەچێ بۆ سەردانی بەڵام بە شێوەی گروپ و قەرەباڵغی قەدەغە کراوە. لە لایەکی دیکەوە دەستەی دادوەری ئێران ڕای دەگەێنێت لە پێناو خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا 54,000 زیندانی ئازاد دەکرێن و دەگەڕێنەوە ماڵەکانیان. خێری ئەوانی تێ. بەڵێ هەندێک جار ئەبینی کێشەیەک ڕوو ئەیات زۆر مەترسیە بۆ هەندێک کەس و بە هەر بالفعل واشە زۆر مەترسیە بەڵام بۆ کە هەندێک کەسی دەبێت بە خێر و بەرەکەت ئەمەش بۆ ئەوان کۆرۆنا بوو بە خێر و بەرەکەت لە زیندان ئازاد کراوە. بەڵێ وەزارەتی تەندروستی ئەمریکا ڕای دەگەێنێت کە ژمارەی ئەو کەسانی بەهۆی کۆرۆنا گیانیان لە دەستاوە گەیشتونەتە 9 کەس. وەزارەتی تەندروستی ئەمریکا بڵاوی کردوتەوە تا ئێستا زیاتر لە 90 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەی تۆمار کراون. ڕاشی گەیاندووە ژماری ئەو کەسانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لە دەستداوە گەیشتنە 9 کەس و زۆرینەی ئەوانەی بە کۆرۆنا گیان لە دەست دەدەن لە ویلایەتی واشنگتن. وەزارەتی تەندروستی ئەمریکا ئاماژەی بۆش کردووە هەموو ڕێکارێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گیراوەتە بەر. هاوکات دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا موچەکەی بۆ هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەخشی. دۆناڵد ترامپ ئەم نەدڵەشی باش موچەکەی بەخشیەوە بۆ هەڵمەتەکە دیارە موچەیەکی باشی هەیە سۆڤان. بێگومان بەڵام ئەوە لە یاد نەکەین کە ئەمریکا زۆرێکی با بڵێن هەر خودی دۆناڵد ترامپ زۆر کەسێکی دەوڵەمەندە و سەرمایه‌دارێکی زۆر گەورەیە چەندین مۆتێل و چەندین هۆتێلی گەورە و چەندین پرۆژەی گەورەی هەیە لە ئەمریکا و بە ناوی ترامپ تاوەرێکێکیان کە گەورەترینی ئەو هۆتێلانن کە لە زۆربەی وڵاتان ناوبانگی هەیە و خەڵک چاک ئەزانێت کە دۆناڵد ترامپ سەرمایه‌دارێکی گەورەیە. هەر لە فیلمی ئەلۆن هۆم ڕۆڵی بینیوە کە زۆر کۆنە و فیلمە بەڵام لەوێ ترامپ دەرەکەوێت کە وەکو سەرمایه‌دارێک دەرەکەوێت هەر ئەو کاتە لەناو ئەو فیلمە دیارەکە کەممان هەیە و فیلمەمان نەبینی بە هەموو سەری ساڵێک پەخشەکرێ ئەلۆن هۆم. بەڵێ
کەمێک لە کۆرۆنا دوورەکەوینەوە یەکێک لە گەورەترین کارگەکانی دروستکردنی پێڵاوی سەمای بالێ لە شاری مۆسکۆی رووسایە. کارگەکە لە کاتی هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت لە وڵاتە دامەزرا و تا ئێستش بەردەوامە لە کارکردن. زۆرینەی پێڵاوی ساماکەرانی بالی جیهان لەم کارگەیە دروست دەکرێن. ئەوەی جێگەی سەرنجە زۆربەی کرێکارانی ئەم کارگەیە توانای بیستن و قسەکردنیان نییە. رووسیا ئەو وڵاتەیە کە بە بەرهەمهێنانی وزە و چەک لە جیهاندا ناوبانگی دەرکردووە، بەڵام جگە لە هەموو ئەمانە یەکێکە لە گەورەترین کارگەکانی دروستکردنی پێڵاوی بالێ لەم وڵاتە لە ساڵی 1970 لە شاری مۆسکۆ دامەزراوە بە ناوی کارگەی گریشکۆ کە تاوەکو ئێستاش لە کارکردن بەردەوامە و زۆربەی پێڵاوی سەماکەرانی بالێ لە هەموو جیهان لەم کارگەیە لە رووسیا دروست دەکرێت. بە بەکارهێنانی زانیاری پێشینیانمان فێری ئەم کارە بووین و تەکنەلۆژیا و زانستیشمان تێکەڵکێشی کارەکەمان کرد و توانیمان سەرکەوتوو بین لە دروستکردنی باشترین جۆری پێڵاوی سەمای بالێ بۆ کڕگەرانمان. ئێمە چەندین ساڵە سەرقاڵی ئەم پیشەین و لە سەدا هەشتای بەرهەمەکانمان بۆ وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و ژاپۆن هەناردە دەکەین. پێڵاوی سەمای بالێ یەکێکە لە گرنگترین کەرەسەکانی ئەم سەمایە و دەبێت زۆر باش بێت تاوەکو بتوانیت بە جوانترین شێواز جوڵەکان ئەنجام بدەیت وە سەما بکەیت. ماوەی چەند ساڵێکە کە پێڵاوی سەمای بالێ لەم کارگەیە دەکڕبوو. بەڕاستی لە ڕووی کوالیتیەوە زۆر ناوازن. قاچەکانم بریندار ناکەن لە کاتی سەماکردن. نزیکەی 500 کرێکار لە کارگەی گریشکا کار دەکەن و زۆربەیان توانای بیستن و قسەکردنیان نییە و زیاتر لە 20 ساڵە کە لەم کارگەیە بەردەوامن لە کارکردن و ڕۆژانە بە بێدەنگی و ئارامی 32 تاوەکو 37,000 پێڵاو دروست دەکەن کە بەشێکی زۆری بۆ وڵاتانی دیکەی جیهان هەناردە دەکەن. نرخی هەشت جووتێک پێڵاوی بالێ لە ناوخۆی رووسیا دەکاتە 30 یۆرۆ کە چین لە وڵاتانی دیکەی جیهاندا وەکو وڵاتە ئەوروپی و ئەمریکیەکان بە 2 هێندێ ئەو نرخە دەفرۆشرێت. دەنافەرێقی کوردستان 24. بەڵێ هەر سەمایەک ئەتەکێتی تایبەتی خۆی هەیە. بالێشێکێکە لەو سەمانەیە کە بە ئەتەکێتترین سەمایەوە لە ساڵی 1992 لە دوای ئەوە یەکەم جار ئەو کاتە سەمای بالێ هات و 25 ساڵ دوای ئەوە لویسی چواردەیەم یەک ئەکادمیای بۆ سەمای بالێدانا و پێڵاوەکانی سەمای بالێ هاژە پێشتر پاشنەدار بوون، بەڵام لەبەرێکە بۆ جوڵەی ئاسانتر ئەو کەسێک کە سەماکارەکە سەما ئەکات بتوانێت جوڵەیەکی ئاسانی هەبێت گۆڕا بۆ قوماش و بۆ چرم و ئێستا شێکێکە لەو سەمایانەی کە زۆر تەنانەت بە بینینی ئارامی ئەبەخشێت و ئەوەش لە یاد نەکەی من بیستووە نەمبینیوە، بەڵام بیستوماڵێن ئەوانی کە سەمای بالێ ئەەکەن پەنجەکانی پێیان هەمیشە لە سەرەتا برینارە بێت و پەنجەکانیان زۆر ئەشکێت چونکە زۆر لەسەر نوکی پێ. بەڵام دواتر زۆر هەواییە بن زۆر جگەلەوە ئەوەی جێی سەرنج بۆیە کە زۆربەی کرێکارانی ئەو کارگەیە خاوەن پێداویستی تایبەتن. هەمیشە خاوەن پێداویستە تایبەتەکان خاوەن بەهرەیەکی زۆر زۆرن کە جیاواز لە کەسانی ئاساییە، ئەنی بەهرەکانیان زۆر جار لە کەسانێکی ئاسایی زیاترە، بۆیە ئەوەنە پیشەوەرن یاخود بەدەر لەوەی کە نابیستن یاخود زۆر جار نابیناکانیش خاوەنی بەهرەیەکی وان کە کەسێکی چاوساغ ناتوانێت ئەو کارە بکات. سەرنجی ئەوەشدا زۆربەی پێڵاوەکان ڕەنگیان سپی و ڕەش و یاخود بێجیە لەبەرێکە زیاتر بێجی بەکارێنن لەم ساڵانەی دوایی لەبەرکە لە ڕەنگی پێ بچێت بۆ خانم بۆ ئافرەت جوانترە بە عەرەبیڵە حافیەتە القەدەمەین وا دەرکەوێت کە بە پێی پەتی سەما دەکات. بەڵێ با بەیەکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. ئەمڕۆ تا ڕادەیەک بەهای دراوەکان گۆڕانکاریان بەسرا هاتووە کە $100 ئەمریکی بەرامبەر بە 120,250 دینارە و 100 یۆرۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە 130,000 دینارە و 100 پاوندی بەریتانی 154,000 دینارە و
100 لیرەی تورکی بە 19,500 دینارە و 100,000 تومەنی ئێرانی 8,300 دینارە. بەڵێ نرخی ئەمڕۆی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە. مسقالێک زێڕی عیارە 24 310 دینارە، مسقالێک زێڕی عیارە 21 بە 268,000 دینارە، مسقالێک زێڕی عیارە 18 بە 230,000 دینارە. بەڵێ ڕۆژانە نرخی زێر و لەگەڵ دراوەکان گۆڕانکاری بەسەردادێت لە کاتژمێرێکە جاریوە ئەبینیت گۆڕانکاریی زۆری بەسەر هاتۆ جاری واشەوەکو خۆی هەر پەیوەندی بەو دۆخە نائاسایانەشەیەکە لە گیان بەتابەت کۆڕۆنا بۆتە یعنی کاریگەری هەبووە لەسەری هەر کاریگەری سیاسی بێ ئابووری بێ بۆیە ئەمە کارەکات سەر بەرزی و نزمی و هەڵکشان و داکشانی دراوەکان و هەروەها زێڕیش. بەڵێ ڕوئیا سادات بە فیلمەکانی بۆتە دەنگی ژنانی ئەفغانستان و بە یەکەمین دەرهێنەر و فیلمسازی ئافرەت هەژمار دەکرێت کە ناوبانگی دوای نەمانی حکومی تالیبان لە ساڵی 2001 وەک ئافرەتێکی چالاک لە بواری سینەما بەدەستهێنا. ڕوئیا سادات لە بواری سینەما بۆتە براوەی چەندین خەڵات لە ناوە و دەرەوەی ئەفغانستانیش. پێکەوە بینەری ئەم ئینهاوسابین. خوێندنگەکان دەرگاکانی بەڕووی کچاندا داخرا. بۆ ئافرەتان و کچان تەنها فێرگەیەک کە شک دەبرا ماڵەکانیان بوو کە نە دەنگی تەلەڤزیۆن و نە ڕادیۆی لێدەهات. ئینتەرنێتیش ئیدی لە قەدەغەکراوەکان بوو. لەناو ئەو هەموو بربەستە کچێکی هەرزەکار خەیاڵەکانی سنووری سەرجەم قەدەغەکراوەکانی تالیبانی بە نووسین و خوێندنەوەی کتێبەکانی ناو کتێبخانە بچووکەکەی باوکی تێپەڕاند بوو. ڕوئیا ساداتی ئەفغانستانی ئەو ئافرەتەیە کە وڵاتەکەی بە یەکێک لە خراپترین وڵاتان لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بە تایبەتی ژنان هەژمار دەکرێت و سەرەتایی ترین مافەکانی ئافرەتی تێدا بەدی ناکرێت. بەڵام بەهۆی ئیرادەی بەهێز و حەز و خولیای بۆ سینەما و فیلم بوو بە دەنگی ژنانی وڵاتەکەی لە بواری سینەما و بە یەکەمین ئافرەت دادەنرێت کە لە دوای ڕووخانی حکمی تالیبان لە ئەفغانستان لە ساڵی 2001 هاتە ناو بواری سینەماوە. ناوم ڕۆیا ساداتەوە خەڵکی شاری هیراتی ئەفغانستانم کە وەک دەرهێنەر سەرخاڵی کارکردنم لە ناو سینەما. بێگومان تا ئەم ساتە کاری فیلم و سینەما بە یەکێکی لەو کارانە دەژمێردرێت کە بۆ ژنان زۆر ئەستەمە لە وڵاتەکەم، بەڵام لەگەڵ هەبوونی ئەو هەموو تەنگ و چەڵەمەیە پێشوازێکی باشیشی لێکراوە. ئێستا کە لە بواری سینەما سەرکەوتنی بەدەستهێناوە زیاتر هەوڵدەدات کارەکانی لە چوارچێوەی ئازارەکانی ژنانی ئەفغانستان بێت و لە ڕێگای فیلم بۆ هەموو جیهان بەسەرهاتی ژنانی وڵاتەکەی لە سەردەمی تالیبان و دوای تالیبان بهێنێتە سەر پەردەی سینەما. فیلمەکانی بکاتە زمانێکی هاوبەشی جیهان کە ئازارەکانی ژنانی سەرزەمینەکەی بە دنیا پێبناسێنێت. فیلمهایم که میسازه زیاتر ئەو فیلمانەی کە کاری تێدا دەکات لەبارەی ژنە ئەمە زۆر گرینگە کە ئافرەت پاڵەوانەکانی چیرۆکەکەی ئافرەت بێت و ئەمە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر خودی ئافرەتان هەیە و هۆشداریان دەکاتەوە کە لە مەفەکانیان لەناو کۆمەڵگە. بە بەشداریکردنی لا فستیڤاڵەکانی فیلم چەند فیلمێکی ڕوئیا سادات وەک نامەیەک بۆ سەرۆک و سێ خاڵ و یاری باڵندا بوونە تا براوەی چەندین خەڵاتی ناوخۆیی و دەرەوە. وەک خۆی دەڵێت کاتێک ڕوون کردە سینەما و نووسینی فیلمنامە کە دەبوایە زۆر شتی شاراوە هەن بدرکێنرانایە و زمانێک بەهاتایەتە گۆ بۆ وتنیان بۆیە سینەما و فیلمم کردە زمانی ژنانی وڵاتەکەم. بەڵێ لە هەر شوێنێک کردکردن هەبێت یاخود سیستمی دیکتاتۆری هەبێت لەو شوێنە دەنگی ژنان زۆر زیاتر هەڵەبڕێت جا بە هەر شێوازێک بێت لە سینەما بێ لە ئابووری بێ لە دەرکەوتنی تواناکانیان بێ ژنان لەو شوێنانە زیاتر دەنگ هەڵەبڕن. بەڵێ و زیاتر ئەوە شاراوە نییە کە هەموو کەسێک سروشتی ئافرەت ئەناسێت کە ئەگەر لە چارچەوەیەکی زۆر داخراو بێت بە هەر جۆرێک بێت ئەو حەز و خولیایی خۆی لە خاڵەکانی پەرەی پێدات و لە بچووکترین بوار کە بۆی بڕەخسێت
حتمما ئەو کارە ئەکات کە ئارەزووی کردووە و ویستێتی ئەنجامیات لە حەز و خولیاکانی خۆی وامیش نمونەیەک بوو لەو ژنانەی کە توانیوێتی بگاتەوە ئامانجەی کە ئەیەوێت. و ئەمڕۆ بە من و هاژەوە هەڵماندا زۆرترین و پڕبایەخترینی هەواڵەکان و بابەتەکانتان بۆ بخەینەڕۆ لە ڕۆژباشی کوردستان 24. بەو هیواین کاتێکی سوود بەخشتان بردبێتە سەر هەر شاد بن.